لناو بشيكي گرنگی ناو بازاری شاری سليماني ميش بازاری زیور که بازاری جلوبرگی کردی هم جنان هم پیاوان ناسراوه لسردمانی زور تاو کویسا ام بازارا بروی حالاتانی خوشویستا درگی والایه لبروی جیگی که پرا ل جلوبرگا رنگا و رنگا کان هم ل جنان هم ل جلوبرگی پیاوان که اسا اما لبشيكي جلوبرگی جنانای و بشيكي تریش او بازارش ترخان كراو با جلوبرگی پیاوان لبونا كان نزيك ابينا ولا مانگی سيتر ورده ناو بازاری جلی کردی گرم گوری کی زوری پیو دیارو حالات يعني خوشویست خوان آماده کن بو نکانی نوروز و لهمان کاتا گشتو سیران کانشان حز اکن جلوبرگی آلا والا جلوبرگی رنگا و رنگ بپوشن بویا هم استابر درو کان قربال خیولود کی زوری لسرا و لهمان کاتا ناو بازاری جلی کردی کانیش بپی بونا کان بپی سالا کان هر سالو خواز لسر رنگی جلی کردی و مدلی کی نوی جلوبرگی کردی هیا بخوش حالی شوا بو امثال اوی که هیا اوی که باز اکرید جلوبرگی پولکا جلوبرگی کردی پولکا زور خواستی حالات یعنی لسرو خمان زور گرینگی پی ایان بویا پیم خوش بچملای ام برایزانه که امروهاتون سردانی نیو بازاری زوریان کردو بابزانین چه رنگی کی جلوبرگی کردی زیاتر حزکن بی پوشن لهمان کاتا او مدلانه چیه که حز اکن بو نتایبتکانی بونی نوروز حز اکن جلوبرگی کی زور جوان بپوشن بوی سرنجی کسانی شوار دورو برام برکیان راب کشن بوی هموش من حز اکین ل بونی نوروز و هم بونکانی تریش بونی جشنکان من هیا زور بی کس حز اکن لجشنکانی شب جلوبرگی کردی سردانی خزمو کسوکارو بابلین او بونیا با خوشی به جلوبرگی کردی او بونیا برای بکات بویا اسکا جشنی نوروز نزیک بوتوا اتمنى ام خاتونا بابسانم چون خوی آماده کردو بو جشنی نوروز سلاو لی به خاتون گان باشی وصل قالی چی بوی والله سرقالي مجلة جوانا نبوم بو نوروز إسا زور موسمي أمانيها جلي أمثال كبولك زور موديلا يتر هي بكوا هي بسلطة هي بهيلك يتر حسب ذوقي أو كسكوتوا ببيستايلك يتر مرجنية بلي هلا نوروزا بكري لججنا كان أكري خاصة أم إستاك بلي ججنيش ما نهرك يتر نو بهاروا بلي يتر رنكان بعام جوانا تبى في ذوقي أو كسكوتوا أخوي باشا تو لهمو بونا كانا يساوي كمان بيش دسبيك بملايتو باسم كل بوني جشن كان جشني رمضان جشني قربان زورق لكس كان حزا كان بجلوبرگي كردي لمالو بيشوازي لا ميوانا بريزا كان هاوريان ودوسانيان كان توش لو بونا تايبتانيا جلوبرگي كردي بوشي بدل نياية وتنانا للروج لدايك بونا كاني شهر حزما لي بجلي كردي ودركوين تمناسبة كان ديني كاني شهر باما شوا اتر ببي حزي وكز بس إيسا عفرتي كرد زوري هر حزي على جلي كردية ما شاء الله ونقال والله وجوانا اتر يعني والي هاتوا حتى بوروج اعتيادي هر حزما لجلي كردية براستي أمروكا جارب بربيانا كاتشميرا كان لكاتشمير ساعات زيايا هاتي بوئيرا تشيد لخيالا بو كبونونا تنسيقي جلوبرگا كام كي رنگا كان بيقون جيني تشيد لمشكابو بوي بيت بولاي برقدرو و با موديلي كي زور جوانيش بود بدروه براستي إيسا موديلي رنگتو خكانا إنجا دو رنگي جياوازي جلي يكتريبون منا بلي بمي لكل شيء يعني بلي أو رنگان بس حسب سوقي أو كسكوتو هي حزكا بطاقم يعني هموي ليك يقرن به هي حزكا جواز به حزلتيا والله من مكوخم حزكم جواز بيت بون من إسا أم بمية بلا لكل شيء كاين لك برتقاليك ترى ببي أوا جاري كش كهاتوم يعني هيش تان أوني ببلا مشتك اختي ما شاء الله بازار شتي زور جواني تيايا أوني بلا شتي تحديد كي كشتكان بيني ها بلا ترى أقدر ببي أوا بيقولون جمون جولي بازار شون بيني خود لقل خزانة كتا أمر هاتون بو ناو بازار بوي جلوبرگي كردي تازة ببوشة بلا من لقل هاورا كان ماتو يترى هاري كو بهيني خو بزوقو صديقي خوي حزي لجلكان بس بعامش تكان جوانا خلقي شبينم زور ببروشة بو ججنو هم بو نوروز وهم بو ججني قربان ججني رمضانيش يتر بعامش تكان ما بجوانا ممنون زور سباس بأميدين جلوبرگي كي زور جوان بو نكان ببوشي دستكان خوش بزور سباس
ئەم بەڕێزش لێرەیە پێم وابێ لەگەڵ کاک ئاری فرۆشیارە سەرقاڵی ئەوە بوون کە پێم وابێت بە دیاری جلوبەرگێکی جوان بکڕیت بۆ خێزانەکەت ئەمڕۆ چۆن بیرت کردەوە ئەو دیاریە بکڕی بۆ خێزانەکەت بۆ جژنی نەورۆز من میوانی شاری سلێمانی خۆشەویستم لە شەقلاوە هاتووم بە بۆنەی هاتم ئێران و گەڕانەمەوە لەبۆ شەقلاوە هاتنی جەژنەکانی بەهار پێم خۆش جلوبەرگێکی جوان لە بۆ خێزانەکەم و لە بۆ کچەکانم بووە ئیتر بە هەوەسی خۆم هەردەبژێرم ئەوانیش حەزدا زەوقی ئەو ڕەنگەی دەکەن کە من بۆیان هەردەبژێرم کەواتە حەز و زەوقی تویان بەلاوە گرنگە خێزانەکەت یعنی بۆ جژنی نەورۆز ئێستا خۆی ئامادە کردو بۆی کە تۆ وەکو هاوسەری خێزانەکەت جلوبەرگێکی زۆر تایبەتی بۆ بکەی بە دیاری و لە جژنی نەورۆز ئابی پۆشێ باشە بەڕێستان لە بۆنەکانە تا چەند گرنگیان بە پۆشینی جلوبەرگی کوردی وەکو مۆرگێکی کوردایەتی ئێمە گرنگە جلوبەرگی کوردی بپۆشین لە بۆنە تایبەتەکانە تەمان لە بەهارە کورد بە جلوبەرگی کوردی وە جوانە ئەو ڕەنگانەی ئێستا دەیبینن ڕەنگی سوورە سەوزە زەردە شینە ئەگەر تەماشای سروشتی کوردستان بکەی لەو ڕەنگانەیە لە کوریکە مەسەڵەن بەیبوونە کوریکە گاگولۆیە کوڕەکە سپیلکەیە هەموو جوانیەکانی کوردستان نیشانەدەن یعنی فعلەن مرۆڤ کوردەکان بە جلوبەرگی کوردیەوە جوانتر خۆیان نیشانن نەک بە عەبای خەلیزی باشە بەڕێستان بۆ ئەم ساڵ بۆ بۆنەی جژنی نەورۆز چ دیزاین و مۆدێلێکی نوێی جلوبەرگی کوردی حەزەکان وەکو دیزایانی پیاوان چیت لە خەیاڵەیە بۆ ئەم ساڵ بیپۆشین وەڵا دایمە مرادخانی لۆ پیاوان ئەواکەین یان ڕانکچۆغەری ئەوەی ئەتیادی دایمەن هەموو ساڵێ هەروە ئەواکەین یعنی لەبەر یەکەین دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت هەر بژین بە ئومێدین دیارێکی زۆر تایبەتیش بۆ خێزانەکەت بکڕی ینی خاوەن دوکانەکەش یارمەتی زۆری دام هەرچەندە دۆلار لە بەرز بوونەوە دەیە یعنی نرخەکەی ئەو سەر زۆر گرانە جلوبەرگەکە بەڵام لەگەر ئەوەش خاوەن دوکانەکە یارمەتی دام کە وەک میوان کە هاتمە سلێمانی سوپاسیانەکەم سوپاسی بەڕێستانیش ئامادەبوونن بە خێراتی جا ئێستا ئەچمە لای ئەم بەڕێزە کاوەکو فرۆشیاری یەکێک لە دوکانەکانی جلوبەرگی کوردی لە ناو بازاری زێوەرە کاگاری سلااو لێ بێم کاتۆ باش بەخێر بن سەرچاو کەناڵە شیرینەکەی کورسات بە خێرات میتانەکەم ئامادەبوونن کاگاری پێم بڵێ بۆ ئەم ساڵ دیزاین و مۆدێلە نوێەکان ڕەنگە جیاوازەکان بۆ ئەم ساڵ چ جیاوازێکی لەگەڵ ساڵانی ڕابردوو مۆدی چیە خاتونەکان حەزیان لە چیە زیاتر لە ڕاستیە حەزەکان دیاریکراو نییە ئەم ساڵ باوی پولەکە و هەموو باقوبریق و ئاڵواڵاکانە بە پێەوە ئێمەش هەموو جۆرە قماشەکانمان هەیە ئەوانەی کە باڵنەی خانمان حەزی پێەکەن ئیتر لێرەوە دەست پێەکە ئێمە مەسەلەن مەجموعەیەک شدەیە کە ئیشی دەستە و ڕەنگەکان تێکەڵەکرێ لە ڕاستیە تێکەڵکردنی ڕەنگیش زیاتر سەوزە پرتەقاڵیە بۆ نمونە ئەم ڕەنگانە تێکەڵەکرێن شەرابی ئەمساڵ بەڵامی تر شتێک نییە ناوی تەنسیق وێ لەبەری شتەکان زۆرە خەڵکەیە سێ پارچاکە کە وشەیەکێ بۆ بە عادەت لە سلێمانیا بە تایبەت ئەڵێن سێ پارچابێ هەر سێ ڕەنگەکە دەرکەوێ یعنی ئەمە پێم وایە شتێکی جوانە و کەوتۆتە سەر حەزوو ئارەزووی کەسەکە خۆی نرخەکان چۆنە بۆ ئەم ساڵکە هاوڵاتیانیش بە نرخێکی گونجاو جلوبەرگێکی زۆر جوان بۆ بۆنەکان بپۆشن لە ڕاستیە نرخەکان نتوانم بڵێم تۆزێک بەرز بۆتەوە کاتێک کە بە خانماکانەڵێن ئێمە ئەو کراسە بە ئەمەنگەیە یا ئەو کەوایە بە ئەمەنگەیە تۆزێک یەکەم جارە وەستێت چکە لەگەڵ سیاری پارە تاوان هەموو شتێک فەرقی کردووە ئەمانە بێ بڵێن بەداخەوە چکە ئێمە حەزەکەین لە ڕاستیە چەند نرخی لە خوارەوە بێ فرۆشتنی ئێمە زیاترە و هەموو خانمێکی کورد جلی ئاڵوواڵای جوانە پۆشێ بۆ نەخۆشەکان بۆ نمونە ئەمە نەورۆزە ئەمە هەشتی مارسە ئەمە ڕۆژی جلی کوردیە ئەمانە بۆ ئێمە خۆشترە کە من پارچەی قماش لە دووبێنم یا لە کۆریا یا لە وڵاتێکی کە من تافتم لە ئەڵمانیا وێناوە لە بەری خانمانە بینیمە زۆر دڵم پێخۆش بووە لە ڕاستیە بەڵام کاتێک کەسێک کە خەڵک دەرامەتی ئەوە نەبێ و نەتوانێت بیکڕێەوە مای نیگەرانی هەموو لایەکە ئەبینین ساڵانە کە نزیکە بینەوە لە بۆنی جژنی نەورۆز و هەم بۆنە تایبەتەکانی تریشکەیسە هەشتی مارس و ڕۆژی جلی کوردی و کۆمەڵێک بۆنی جیاواز کە لە پێێنینە مانگی سێوتر بۆنە تایبەتەکانی جلی کوردی دەست پێەکان کاک ئاری
قەرەباڵغی و جومنجۆڵی بازار چۆن ئەبینی لە بۆنە تایبەتەکانە لە ئێستا بینین بەرگ درۆکانیش قەرەباڵغی و لۆرێکی زۆریان لەسەرا کێمە ئەمڕۆ دەرفەز نابێ بچینە لایەن بەڵام قەرەباڵغی کە چۆنە بینی هاوڵاتیان لە کێوە لە مانگی چەنەوە زیاتریان بۆ کڕین و پۆشینی جلوبەرگی کوردی بۆی فریای لای بەرگ درۆکانیش بکەون بەڵێ ئێمە وەک بازرگانەکان لە مانگی یەکەوەیتر لە دوای سەری ساڵەوە بێ مشوری ئەوە بخۆین خەمەکانمانەوە بێ کە جلی کوردی چۆن ڕێک بخەین بە چ جۆرە دیزاینێک چی تەسپیت بکەین بۆی کە خەڵک بتوانێت لە مانگی دووە خەڵکی تریەتە بازار بە دوای شتەکان ئاگەڕێ لەبەرەی بەرگ درۆکانیش بەڕاستی لۆدێکی زۆریان لەسرە خەڵک محاولەکە زووتر شتەکانی بکڕێ لەبەرەوەی کە بە زووترین کات بۆی بدورن دەستەکانە خۆش بێ هیچ کۆمنتێکی ترە ماوە قسەی لەسەرکەی ئێوە بەخێر بێن سەر و سەرچاو من خۆشحاڵ بووم دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بەڵێ خۆشەویستان هاوڵاتیان بە پەرۆشەوە سەردانی نێو بازاری جلوبەرگی کوردی ئەکەن بازاری زێوەر لەبەر ئەوەی ڕەنگا و ڕەنگی و ئاڵوواڵای جلوبەرگەکان وەی لە هاوڵاتیان کردووە زیاتر حەزیان بچێتە سەرپۆشینی جلوبەرگەکان سلااوتان لێبێ چۆنێت تۆزە قسەیەکمان بۆ بکە ئەمڕۆ بۆ چیاتی بۆ بازار داوای لێ باشە زۆر ئاساییە زۆرێک لە خانمەکان ئەگەر حەز نەکەن قسەش بکەن بەس هاتوون بۆ کڕینی جلوبەرگی کوردی و ڕەنگە کارێکیان هەبێت ئەیانێت زوو بگەڕێنەوە جێگەی مەبەستی خۆیان ئەوەی کە ئەیبینن ئێستا بەرەبەیانە بەڵام دوجار لە کاتژمێرەکانی دواترە هاوڵاتیان پێما بێت لە ناو بازاری جلوبەرگی کوردی قەرەباڵغەیەکە زۆرتر ئەبێت و هەم پیاوان و هەم ژنانیش بە پەرۆش و حەزەکەن جلوبەرگێکی کوردی زۆر جوان بپۆشن سلااو خاتون باشە کاکە سلااو لێبێ سڵاو وەڵی بەقوعان سەوتم تاوانیە دایە باشە وەک ئەوەی کە ئەیبینن لێرە خاتونەکان نازانم ئەم خاتونە زانانی قسەمان بۆ کات چۆنێ بۆچی هاتووی بۆ بازاری جلی کوردی بۆی منداڵە جلوبەرگی چیت بۆ کردو بۆ منداڵە وەڵا جارێکە حەزت لە چ ڕەنگێکە زیاتر بۆی پۆشی ئۆرانج نای مناڵە گەرەکی ئۆرانجە ئەی خۆت بۆ ئەم ساڵ بۆ بۆنی جژنی نەورۆز چ جلوبەرگێک چ مۆدلێکت زیاتر حەز لێە وەڵا جارێکان هاتیینە بۆ تەماشا بکەین باشە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونت خۆشەویستان ئەگەر تاوکو ئێستا جلوبەرگی کوردیت نەکڕیوە و نەشت بردۆ بۆ لای بەرگ درۆکان ئەتوانی ئێستا مدەیەکت لەبەردە ساماوە ئەتوانیت خۆت ئامادە بکەیت بۆ ئەوەی کە هەم بیتە نێو بازاری جلوبەرگە کوردیەکان بە دڵی خۆت بەخواستی خۆت ئەو ڕنگانی کە هەیە ئەو مۆدلە نوێیانی کە هەیە بیکڕیت و دوجار بە زووترین کات بیبیت بۆ لای بەرگ درۆکان بۆی بە ئاسانترین شێواز بەرگ درۆکانیش بتوانن فریا بکەون جلوبەرگەکان بدورن سلااو لێبێ بەخێبێ سەرچاوکەم بەڕێزی خۆش سەرقاڵی چی بووی ڕینیم قماشە بوو باشە پێم بڵێ بۆ ئەم ساڵ ڕەنگەکان زیاتر چ ڕەنگێک خواستی خاتوونەکان و بۆ منداڵانیش یاری سا ڕەنگە و ڕەنگی زۆر گرنگی پێێتی مناڵ بابەتی مناڵ زیاتر هەر سوور و زەرد و پەمەی و ئەوانەیە بەڵام بۆ گەورە ئەم ساڵ زیاتر مۆدی شەرابی و پرتەقاڵی و ئەوانە ینی ئەوانە زۆر کراوە ئەم ساڵ سەبکوون ئەو مۆدلانە ینی هەنە مۆدل هەیە و کەوای بوون و نە زیگزاک و ئەمان ئەم ساڵێکی لەو مۆدلانە بووە کە زۆر باوی بووە بە تایبەتی و هەر ڕەنگە شەرابیەکی ئەوانی هەر زۆری تاو بوو ئەوانی شەر بە هەمان شێواز باشە جیاوازی ئەم ساڵ لە هێنانی جلوبەرگەکان لە هێنانی مۆدلەکان چۆنیە بینی بە بەراورد لە ساڵانی ڕابردوو واللهی ساڵان ئەم ساڵ زیاتر بە تایبەتی زیاتر مۆدلی قەدیمە ینی وەکو هەموو مامیلەکانمان دێنەوە نەجاروبەر ئەڵێن ئەمە کاڵێ کەوای خۆمان هەبوو پێشتر بۆ نەکەوای زیگزاک ئەڵێ کۆن هەبووە ینی لە ساڵی هەشتاکان و ئەوانە هەبوو ینی زۆری مۆدلی کۆنە ئەم ساڵ هاتووەتەوانێ بۆ بەباو ئەو بابەتانی کەواتە ئێوە بەشێکی گرنگی ئەو قماشانەی کە ناوتانەتە نێو دوکانەکانی بازاری زێوەرەوە بە خۆشحاڵیەوە ئێستا خاتوونەکانیش گەنجەکانیش ئەیانەوێت و کوڕێچکەی جاران ئەو جلوبەرگە کوردیانی کە لە قەدیما لە ڕابردەوە خۆشت ئاماژت پێکرد چۆن بووە بەو شێوازە بوو دەستورە کۆنەی جاران فەقیانەی هەبێت و مۆدلەکانی عنی بگەڕێتەوە سەردەمانی ڕابردوو پێم وابێت ئەوە مۆرکی جلوبەرگی کوردی پێوە دیارە نەک لە جلوبەرگی کوردی لاوە پێم وابێت
نابێ بە جلی کوردی تا قسەکەی تۆ تا ئەروەڵا زیاتر بۆ مۆدلایکە بەس ئەم ساڵ وەکو مۆدلی شتکە دروست بوو بێت زیاتر چرچی تێەکەن لە کەواکان و لە کراسەکانە یعنی تۆزێک مۆدلێکی ئێرانیشی تێکەڵەکەن لەگەڵە يعني بۆ شوازی وە حەزەکە کراسەکە ڕاستەکە کۆنە لەسە قەدیمی کۆنە بەس عادەتەن چرچێکی تێکم و بڵێن وەکو کراسێکی ئێرانی دەرچێتەوە زیان یان دوو مۆدل تێکەڵەکەن لە هەمان کاتە ئەوە زیاتر مۆدلە ئەم ساڵ زۆر بایەتی کە خەڵک زۆرێکە چ لە مناڵ و چ لە گەورەشە ئەی لە ڕووی ڕەنگەکانەوە هەموو ڕەنگەکانی جلی کوردی بێگومان جلی کوردی بە هەمووی زۆر جوانە بە هەموو ڕەنگێکی زۆر جوانە بۆ ئەم ساڵ چه ڕەنگێک زیاتر زۆر بارز و زۆر دیارە وەک پێم وتی ڕەنگی شەرابی و پرتەقاڵی ئەو دوو ڕەنگە ئەوە زۆر طلبی لەسەرا ئەو دوو ڕەنگە لە خزمەتانە ئامادە بوونت سواز بۆ تۆم بەڵێ خۆشەویستان وەکۆی کە ئەم بەڕێزەش وەکو یەکێک لە فرۆشیارەکانی نێو بازاری جلوبەرگی کوردی ئاماژەی بۆ کرد کە خاتوونەکان ئەیانەوێت وەکو سەردەمانی ڕابردوو وەکو چۆن جلی کوردی مورکێکی کوردایەتی پێوە دیار بوو ئێستاش بوو شێوازە خاتونە خۆشەویستەکان ئەیانەوێت جلوبەرگە کوردیەکانیان بەو شێوازە بدورن هێلک و با بڵێنیان سەڵتەش ئەگەر بدورن هەر بە دەستورە کۆنەکەی جاران ئەیدورن لە هەمان کاتە کەوا و کراسە قەدیمەکان زیاتر کە مۆدی هاتۆتەوە بۆیە لێرەشا زۆر گرنگی پێدراوە لە پاڵ ئەوەی ئەو جلوبەرگە قماشەکان زۆربەی پولەکە بێت بەڵام لەگەڵ ئەوەشا هەندێک جلوبەرگی تر هەیە زیاتر گەڕاوتەوە سەردەمی ڕابردوو بوو شێوازە خاتونەکان گرنگی پێیان بەڵێ ئاری سەحەر بە بۆنەی ئەوەی کە بۆن بەرەبایانە جارێ هاوڵاتێکی زۆر نەهاتوێتە ئێرە بەڵام لە کاتەکانی دواترە هاوڵاتیان سەردانی نێو بازاری جلوبەرگی کوردیەکەن هەم پیاوانیش ئەیانەوێت مۆدێلە نوێیەکانی جلوبەرگی کوردی کەوتوی جلی کوردی کردووە یان نەو کردووە نەوەڵا هێشتا نەم کردو ئاریگان جا تازە فریان ناکەی تا لەوێیت ئەم دەرفەتە بە قۆزەرەوە بۆی بتوانانی هەم جلەکە دیاری بکەی وامی خێراش بیگەنیتە بەرەک درۆکە بۆی بتوانانی فریای نەورۆزی خەی وای گلەیمان لێ نەکەیت خۆی لای بەرگ درۆکانیش حەقی خۆیەتی بەرگ درۆکانیش قەرەباڵقی و لۆدێکی زۆریان لەسەر ئەبێت بە زووترین کات ئەوانیش بتوانن جلوبەرگێکی زۆر جوانت بۆ بدورن و بە دڵی خۆت بێت ئاری و سەحەرێ و فریاکەوتن فریاکەوت و مەڵات باسم کڕیوە بەڵام هێشتا نەبردەوە تۆش فریان ناکەی ڕۆژی جلی کوردی من ئەو کەسەی کە ئەی بم بۆم ئەدورە یەخوا دەستی خۆش بێ هەموو ساڵێک عزیێتێ زۆر وەخت بە لەسە بەڵێنم لێ وەرگەروتم بۆتە هێنم فریان بخە دارە واستانێ تەرزەش واستەی هەیە بۆیە بێخەمە وایە کێشەی نییە والله بەزەوە ئیترم ڕۆکە ڕەنگا و ڕەنگی جلوبەرگەکانە بینم ئیترەها بزانم چ ڕەنگێک زیاترە گونجێت جا خۆی زۆر جوانە لەگەڵ بۆنونە پێستی شار ڕەنگەکان بگونجێنی چ مۆدێلێکت لێ ئەوەش پێما بێگرنگی خۆیە ئاری بێگومان دەست خۆشتەر سپاس بۆتەوە سپاس بۆ هاوکارانمان سپاس بۆ کەسانی کە هاتنە بەردەم ماکی کورسات و قسەیان بۆ ماکی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ کرد